یانەی نەورۆز بە مەبەستی جارێکتر گەڕانەوەیان لەسەر یاریگاکان بۆ ململانێ و ڕکابەریەکان بانگەشتی یاریزانانی لاوی سەر و تەمەن 18 ساڵی کردووە بۆ دروستکردنی تیپی تۆپی پێیلاوانی یانەی وەرشی یانەکە. بەڕاستی ئەمە اختیباری کەوا بانگەوازمان بۆ کرد لە یانەی نەورۆزەوە بۆ تیپی لاوانمان کەوا بتوانین ئەم ساڵ تیپیشی لاواندانین، هەروەها بتوانین تاقیکردنەوەی جەستەی بۆ یاریزانانە بکەین کەوا یاریزان هەڵبژێرین بۆ تیپی لاوانمان. تاقیکردنەوە و هەڵسەنگاندنی جەستە و لێهاتووی یاریزانان ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامە بۆ ئەوەی لە داهاتوودا تیپێکی تۆکمە بۆ لاوانی نەورۆز پێک بهێنێت بە مەبەستی ئامادەبوونیان لە ئەگەری دەستپێکردنی هەر خول و پاڵەوانێتیەک. لەسەر ئەو بنەمایە کردومانەکەەوە جارێ هیچ شتێکدانی خۆلی کوردستان ڕاستە شتێکمان لێوە دیار نییە تا چارە نووسی بزانین چی بەسەریەت، بەڵام وەکو ئەوەی کەوا ئەو خەڵکە ئەو یاریزانانە یاریزانی زۆر هەیە، مەکتەبیش نییە، زائیدەنەوەی کە نەخۆشی هەیە، ئێمە بتوانین هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ بتوانین مەشق بۆ یاریزانانە بکەین هەتا لەبەر دەستمانەیە چکە سبەینێ بەڕاستی وەزعەکەمان تۆزێک ئاڵۆزە بێ ئەگەر خولیەکە بکرێتەوە. سەفانووری ڕاهێنەری لاوانی یانەی نەورۆز ئاماژەی بەوە کرد هاوکات ئەم پاڵاوتنە بۆ خۆ ئامادەکردنە لە خولی لاوانی سلێمانی کە لە سەرەتای هەفتەی داهاتوو دەست پێ دەکات. لەو خولا 4 تیپ بەشدارە، تێیدا نەورۆز یەکێک دەبێت لە ڕکابەرە بەهێزەکانی. هەروەها لە سلەیمانی خولێکی تازە پێگەشتوان کراوەتەوە، هەروەها خۆمان ئامادە کردو بۆ ئەو خولە. زیاتر ئەم توانم بڵێم 2002کانمان تاقی کردەوە بەڕێمان کردوون جارێدامان نەوانی ویستمانەکەەوە کە خولی لاوان کراوە بتوانین بانگەشتکەیان بۆ بکەین و بانیان بکەینەوە. ئەمەی کە ئیستا دروستی ئەەکەین و خەریشین 2003 و 2004 خولێک لە وەرش و لاوان خولێکی کردوەوە بۆ 4 یانە پێشمەرگە و کۆیە و ئاشتی و نەورۆز. ئێمە بەشداری لەو خولەمان کردووە و ئینشەڵا ڕۆژی شەممە یاریمانەیە خۆمان ئامادەکەین بۆ ئەو یاریانە. دوای ئیفلیجبوونی وەرزش و وەستانی سەرجەم چالاکیەکانی تۆپی پێ، یانەی نەورۆز جارێکی تر لە ڕێگای تیپی لاوانەوە دەیەوێت جم و جۆڵ لە سەر یاریگاکانی خۆیەوە دەست پێ بکاتەوە. محەممەد حسەین گەلی کوردستان، سلێمانی.